بۆی بەڕێزان ئەکرێ لە مەسائبە لەو شتانی کە لە دەسەڵاتی مرۆڤانیە بڵین هەندێک لەمانە احتیجاجکەین بە قەدەر، بەڵام لەمە عاتیبە احتیجاج ناکرێ بە قەدەر. من ئەو پەڕی سەلیقە بە خەرجەیەم لە کاتی لێخوڕینی سیارەکەمە، مۆڵەتی شۆفێریم هەیە، ماوەیەکی زۆریشە شۆفێرم باشە، ئەو ڕێژەیی کە بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل دیاری کراوە بەو ڕێژەیەش ڕۆشتم بە شەقامەکەیە کاتێ تایەکی سیارەکە ئەتەقێ باشە سیارەکە من کۆنتترۆلی لەدەست ئەدەم ئەیدەم بە کەسێکا کەسەکە ئەمرێ ئەکرێ ئێمە بڵین ئەمە قەدەرە باشە، بەڵام ناکرێ کابرا مەشروع بخواتەوە بە ئیرادەیەکی حڕ بڵێ ئەمە خوا وەکو تایە تەقینی سیارەکە واچکە من لەویە ئەمە پێی ناوتێ تەسەڕوف. ئێمە دوو شتمان هەیە بێلێکی جا بکەینەوە، کردەوەی مرۆڤەکان ئەکرێن بە دوو کردەوە، هەندێک لە تەسەڕوفاتی مرۆڤەکان پێیانوتێ تەسەڕوف، هەندێک لە کردەوەکانیان پێیانوتێ وەقایع. فەرقی بینی تەسەڕوف و واقعە چییە؟ تەسەڕوف ئێمە لەسەر خواستی خۆمان بۆ بە ئاکام گەیشتن بە ئەنجام گەیشتن ئەنجامی ئەدەین، واقعە شتەیەکە ئێمە ئەنجامی ئەدەین بەڵام بەو شێوازە ناکە ڕوو ئەدا، ئەوانە واقعەن. بۆ نمونە لە تیارەیەک قوپتانی تیارەکە ناوێت تیارەکە بکەوێتە خوارەوە، شەریکە سیاحەکە ناوێت تیارەکە بکەوێتە خوارەوە، هەرچی شتوانەیە هەیە ئەیدا بە خرج لە پێناو پاراستنی سەلامەتی تیارە و گەشتیارەکانە. دواتر قەدەرێک ڕوو ئەدا مەکینەیەکی تیارەکە عاتڵ ئەبێ، تیارەکە مەسەلەن تووشی قەدەرێکە بێ ئەکەوێتە خوارەوە، ئەمە واقعەیە، ئەمە تەسەڕوف نییە. ئەکرێ لە موسیبەتەیە احتیجاج بکرێ بە قەدەر، یا ئەکری احتیجاج بکرێ بە قەدەر لەوەی ئێمە هەموو توانایەکی خۆمان هەندێک جار بە خەرج دەین لە پێناوکردنی کارێکە، دواتر نەتیجەکە بەپێی خواستەکانی ئێمە نابێ. ئەو کاتە ئێمە ئەڵین بۆ نمونە کابرا حەزی لە مناڵە ئەڵین ژن بێنە، ژنە هێنێ، دوای مناڵی نابێ، دوای دکتۆرەکان ئەڵێن وەڵای بەداخەوە ئەم کەسە توانای مناڵبوونی نییە. ئەم پیاوە ئەتوانێ بڵێ ئەمە قەدەرە، خۆخوا محاسبەی ناکە لەسەر ئەوەی کە نەزۆکە، بەعکسەوە مەئجوورە لەسەر ئەم قەدەرە. ئەمە فەرقی هەیە لە بینی ئەو شتانی کە ئێمە خۆمان بە ئارەزوی خۆمانیکەین، ئەمە احتیجاجی تیاکرد لەم موسیبەتەیە احتیجاج بە قەدەرەکرێ، بەڵام لە مەعاتیبە لە کردنی تاوان و لە هەڵبژاردننی خراپە و لە زوڵم و لە ستەم و لە نادادپەروەری ناکری احتیجاج کرێ بە قەدەر. وەکو عەرزم کردن ئەگەر ئەمە ڕاست بێ ئەو کاتە ئەم حکومەتی هەرێمەی ئێمە بەرپرسیار نییە لە 1 سنتی ئەو پارانی کە لە داهاتی ئەم میلەتەی دزیوە، بۆ قەدەرە ئەڵە بیکە بە قەزا و قەدەر. جان کاتی خۆی شتێک پەلاماری ئافرەتێکی یابوو لە شوێنێکە بردەبیانە بەردەم دادوەر لێ پرسێ ناوی سیانی و چییە؟ شێتە فەقیرە ناوێکی خۆی ئەڵێ و ناوێکی شپرزەی ترەڵێ و خەڵکی کوێی وەرحاصڵ دادوەر حاڵی ئەبێ لە حاڵ و شکل و وەڵامەکانی کە ئەمە شێتە. دادوەر فەقیرە لە ناڕەحەتیە قەڵەمەکە فڕیاڵێ وەڵڵاهی من نازانم ئەمە چی لەسەر بنووسم، شێتەکە لە قوربان بنووسە قەزا و قەدەر. ڕاستەکە ئەم شێت یعنی قوربان بنووسە قەزا و قەدەر، ئەمە شێت احتیجاجی پێ ئەکا، بەس عاقڵ ئەکرێ بڵێ قوربان بنووسە قەزا و قەدەر، پەلاماری ئافرەتێ بێ بڵێ بنووسە قەزا و قەدەر قوربان، شتیا چۆنە بێ کاکە؟ لەبەرەوە ئەمە بەڕێزان وەکو عەرزم کردن هەڵەیەکە زۆر جار خەڵکی لاڕێ و خوانەناس ئەیکەن بە بەڵگەی دەستی خۆیان بۆ پەڕینەوە لە بەرپرسیارەتی، بەڵام خۆ ئەوان بەرامبەر بە ئێمە بەرپرسیار نین تا خۆیان لە بەرپرسیارەتی ئێمە بپەڕێنەوە، ئەوان بەرامبەر بەخوا بەرپرسیارن، بەرامبەر بە دادوەری خوان بەرپرسیارن.